خاڵی سێهم یا ڕوکنی سێهم بریتێ لە ملکەتی دەربڕین، یعنی جۆڕایاڵیکردنی ئەو بڕیارانە ئەو ئەحکامانەی کە لە ناو کۆمەڵگەکەوە دەرەچێت. ئێمە لەم ڕەوتەیە هەندێک بڕیارمانە بێت، دوایی تەبەن ئێستا قسەکردنەکەم هەمووی لەسەرەوەی کە تۆ چۆن ئێمە دوای 20 کەس یا 200 کەس یا 2000 کەس قەناعەتمان هاتوۆتە سەرەوەی کە ئێمە ڕێکخراوانە ئیشکەین بەم مابادیئانەی کە لە ڕەوتەکەیە بە لەسەر ئەم پەیڕۆ پرۆگرامە بەیعەتێکیش دەین بەم ئەمیرەی کە پەیڕۆ پرۆگرامەکە بەسەرمانە تەطبیقەکەوە ئیشەکان بە کۆمەڵکاری عەقایدی ئەباتە پێش. ئەنجا ئەو بڕیارانەی لێرەوە دەرەچن، لە ئەمیرەوە دەرەچن، لە شوراوە دەرەچن، لە ئۆرگانەکانی سەروترەوە دەرەچن بۆ ئۆرگانەکانی خواروتر، پێویستە هەموو کەسێک پێوەی پابند، هەموو کەسێک کە ئێڵێم یعنی حەسەب ڕوتبەکان. لە ڕێبەرەوە دەرچوو بێ بۆ شورا، شورا ئەبێ پێوەی ملزەم بێت، شورا دەرچوو بێ بۆ دیوانەکان، دیوانەکانە بێ پێوەی ملزەم بن. لە دیوانێکی ڕێخستنەوە بۆ نمونە هاتۆتە خوارێ بۆ مەڵبەندێ بۆ ناوچەیە بۆ شوێنێک پێویستە پێوەی پابند بن. ئەو والیە لەوێ پێویستە ئیلتیزاماتی هەبێ حتاوەکو ئەو ئیلتیزاماتە ژوای لێ بکە کە بە هەمومان کۆمەڵکارانە پەیوەست ببین بە ئیشەکە. کەوابوو زانین و زانیاری پێویستە هەبێ دەربارەی پەیڕۆ پرۆگرامەکەمان، لادوێ بە بەڵگەنەویست و قەناعەتت پێی هەبێ لە ناخی دڵ و دەرونی خۆتا کە ئەم مەبادیئانەی ئەم ڕەوتە تەڕحی کردووە شتێکی باشن چاکن لەسەری بی، دوای ئەو جۆڕایەڵی و ملکەچی دەرببڕی بۆ ئەو فەرمانانە، بۆ ئەو بڕیارانە، بۆ ئەو فتوایانە، بۆ ئەو یەکلاییکردنەوەانە کە لە ڕێبەرەوە دەرەچێت یا لە دەستگاکانی باڵاترەوە دەرەچێت کە بووین بە سەحەبی دەستگا ئێستا نیمانە، بەڵام ئێستا لە ڕێبەرەوە دەرەچێت. ئەگەر لە ڕێبەرەوە دەرچوو پێویستە ئەوانی تر ملتەزیم بن پێوەی و ملکەچی جۆڕایەڵی بەرامبەری دەرببڕی.